زۆر خۆشحاڵم پاش 103 ساڵ بەناحیەبوونی تەقتەق وەکو یەکەم ژن وەکو یەکەم ئافرەت توانیم کافتریا و فاسفودێکی خنجیلانە بکەمەوە لە شاری تەقتەق. هەڵبەتە بیرۆکە و ئەوم بۆ ئەو دەگەڕێتەوە کە سەیرم کرد لە تەقتەق زۆر دوکان و زۆر شت هەیە بەڵام بەداخەوە هیچ کافتریایەک نەبوو. لە ڕووی گەشتیاریەوە تەقتەق ناحیەیەکی گەشتیارە گەشتیار زۆر سەردانی دەکات بۆیە پێویست بوو کە ئەوە کافتریایەکی بچووک کە بێ ئیشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە ڕێگامان کراوە دەبێت و بتوانین خزمەت بە شاری خەڵکی تەقتەقی ئەزیز بکەین خەڵکی شاری تەقتەق بکەین و هەروەها زۆر سوپاسی هاوسەرەکەم دەکەم و خێزانەکەم دەکەم کە زۆر پاڵپشتم بوون زۆر گرنگە کە ئافرەت هەر خەونێکی هەبێت وەکو گوتم بەختیار عەلی وتێکی زۆر جوانەیە دەڵێ ئەگەر ئینسان خەونی گەورەی هەبوو نابێ ڕۆحم بخۆی بکە ئافرەتیش ئەگەر خەونێکی هەبوو پێویستە بەردەوام بێت لە خەون بینێنێ هەوڵی بۆ بدات تا بگات بە ئامانجەکانی هەنگاو بە هەنگاو ئیشاڵڵا هەموو کەسێک ڕێگای کراوە دەبێت و بە خەون و ئامانجی خۆی دەگات. زۆر خۆشحاڵین کە پاش 103 ساڵ بە ناحیەبوونی تەقتەق کە شارچکێکی گەشتیاریە زۆرش دڵخۆشین کە ئەم کافەیان کردوێتەوە لە پاڵ پردی تەقتەق لە بەرامبەر زێی بچووک کە شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە ئینشاڵڵا ئەمە خێزانیە ئافرەتانش ڕوو دەکەنە ئەم شوێنە کافەیە تاوەکو هەرچی ئافرەتان و کچان هەیە سوودی لێ بێت. خۆی شتێکی زۆر باشە ئەمەش دەبێتە دەرفەتێک و هەلێک تاوەکو یعنی ئەم شتە بشکێتن و ئافرەتان ئەم شتە بکەن. پیرۆزبایی لە خەڵکی تەقتەق دەکەین بە بۆنەیکردنەوەی خاوەخانەیەکی لەو جۆرە بەڕاستی شارۆچکەی تەقتەق شارۆچکەیەکی تاوڵەی جوانە لەسەر زەی بچووکی تەقتەق قاوەخانەیەکی لەو جۆرە کرایتەوە بەڕاستی پێویست بوو و هیوادارین شتی لەو جۆرە زیاتریش بکرێتەوە خەڵکی تەقتەق شایانی زیاتر لەوەیە و دەستخۆشیش لەو ستافە بەڕێزە دەکەین بەڕاستی زۆر خۆشحاڵین پیرۆزبایی لە هەمووان دەکەین.